بۆ خاتری خوا وریابن زڵم مەکەن، قڕ بەسەر ئەوانەی خاک بەسەر ئەوانەی کە زڵم لە خەڵکی دەکەن. جاگەر ئینسان زڵم لە کەسێ بکە قیامەتی ڕەشی هەیە، ئەی ئەگەر زڵم لە گەلێک و لە کۆمەڵگایەک و لە میلەتێک بکەی ئەبێ قیامەتت چۆن بێ. ئەوە هەر دەستی لێ بشۆرە، ئەوە دەستی لێ بشۆرە. و کەسانە ئەوانە بەدبەختن، دۆڕاون، ئەوەی کە زڵم لە خەڵکی دەکەن، لە خەڵکێکی زۆریش. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە دەفەرمێ سێ دوعا هەیە قبوڵە، هیچ گومان لەوەدا نییە کە خوای گەورە وەڵامی دەداتەوە. یەکێک لەوانە ئەو کەسەیە کە مەزڵوم و زڵمی لێ کراوە، ئیتر زڵمت لێ کردووە، سوکایەتیت پێ کردووە، ماڵیت خواردووە. ئەمە ئەم بەسەرهاتە کە باسی دەکەم بۆ ئەو کەسانەیە، بۆ خاڵۆکان، بۆ مامەکان، بۆ براکان کە عەرزی خوشک و کچەکانیان داگیر کردووە، بۆ ئەو کەسانەیە بە تایبەتی کە زڵم دەکەن، زەویان داگیر کردووە، جوان گوێ بگرن. دکتۆر عەبدولموحسین ئەحمەد دکتۆرێکی سعودیە لە نەخۆشخانەی عەسکەری ڕیاض، پایتەختی سعودیە، لەوێ دکتۆرە لە نەخۆشخانەی عەسکەری. ئەڵێ ڕۆژێک نەخۆشێکی پیاویان بۆمان هێنا، پیاوێک نەخۆش هات، وەزعی زۆر خراپ بوو، عملیاتی سەمامەی دڵمان بۆ کرد. سبحان الله، عملیاتەکە نەجاحەتی نەهێنا، سەرکەوتوو نەبووین. جاری دووەم عملیاتمان بۆ کردەوە، هەر سەرکەوتوو نەبووین. دوو جار عملیاتی سەمامە و دڵمان بۆ کرد، فەتحی سەدرمان بۆ کرد، بەڵام نەجاحەتی نەهێنا. سبحان الله، دەفەرمێ دوای چەند ڕۆژێک ئەم پیاوە تووشی نەخۆشی جگەر بوو، ئەم جا جگەریشی وێران بوو، ئەم جا هەردوو گورچیلەی لە ئیش کەوت. سبحان الله، ئەم جا مەعیدەی تووشی بەکتریا بوو، هەموو لاشەی وێران بوو، دڵی، مەعیدەی، جگەری هەمووی وێران بوو. سبحان الله، هەردوو گورچیلەی لە ئیش کەوت، ئەیتە تەواو بێهۆش کەوت. سبحان الله، ئەڵێ چەند ڕۆژێ بێهۆش کەوت، بە جیهاز هەناسەی ئەدا، وەزعی زۆر خراپ بوو، چاوی کردەوە. ئەمە خوای گەورە پەیامێکە دەیدا بۆ کەسانی کە زوڵم دەکەن. چاوی کردەوە بە ئیشارە بە دکتۆرەکەی و دووەرە، ئاوا مۆبایلەکەی دا پێی وتی ئەو ڕەقەمە پەیوەندی بەو ڕەقەمەوە بکە، بە ئیشارەت پەیوەندی پێ بکە، بڵێ گەردن مەعازاک. ڕۆژێکە بێ زەلیلە بی بەخوا، ئەگەر لە دنیاش نەبێ بەخوا لە قیامەت زەلیل دەبیت. ئەی ئەو کەسێک کە زاڵم و زڵم دەکەی. ئەزانی خوای گەورە چی دەفەرمێ؟ خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانی کە زاڵمن لە کاتی سەرە مەرگە، خوای گەورە دەفەرمێ مەلایکە ئەدەنە دەم و چاویانە، ئەدەنە پشتیانە، لێیانە دەن، زلیان لێدەن، بە هەموو شێوەی سوکایەتیان پێکەن، جا ڕۆحیان نەکێشن. بەڵێ دەڵێ پەیوەندیم کرد بەو ڕەقەمەوە، بۆ ژمارەوە. پیاوێک هەڵی گرت، وتی فەرموو، وتم من فڵان کەسم، دکتۆر عەبدولموحسینم لە نەخۆشخانەی عەسکەری ڕیاض و پەیوەندی بە تۆ دەکەم، نەخۆشێکمان لایە، ناوی فڵان کەسی کوڕی فڵان کەسە، داوای گەردن ئازایی و لێبوردن دەکا. ئەڵێ پیاوەکە وتی داوا ئەکەم لە خوای گەورە لە دنیا و لە قیامەت تۆڵەی لێ بکاتەوە، خوای گەورە لە دنیا و قیامەت تۆڵەی لێ بکاتەوە، زەلیل و ڕسوای بکە. وتم باشە بۆ وا دەڵێ؟ حاڵی زۆر خراپە، ئەندامەکانی لە ئیش کەوتون، تەواو چاوێکی کردوتە و کۆتایی پیاتەوە، وەزعی زۆر خراپە، داوای گەردن ئازایی و لێبوردنەکە. وتی وەڵڵاهی 3 ساڵە خۆم و مناڵەکانم تەنها یەک دوعای لێکەین، ئەڵێن خوایە گیان ئەم پیاوە نەمرێ هەتا هەموو ئەندامەکانی لە ئیشەکەوێ، خوایە نەیکوژی نەیمرێنی هەتا لاشەی ئەندامەکانی لاشەی هەمووی لە ئیشەکەوێ. بەڵێ وا بوو، دڵی وێران بوو، مەعیدەی، گورچیلەی، جگەری وێران بوو، تەواو کۆتایی پێات. خوایە نەمرێت هەتا ئەندامەکانی لاشەی یەک لە دوای یەک لە ئیشەکەوێ، لە کار ئەکەوێ. وتم بۆ وا دەڵێ؟ وتی ئەو دوعای لێ دەکەم، سپاس بۆ خوا، خوای گەورە دوعاکەمی قبول کرد. ئەم پیاوە زەویەکەی منی داگیر کرد، چوو زەلامێکی هێنا، سوێن و قورئانی درۆی خوارد و زەویەکەی منیان بە زوڵم لێ داگیر کردم. 3 ساڵە دوعای لێکم، خۆم و مناڵەکانم.
الحمد لله ئێستا خوا دوعاکەمی قبول کرد دوای 3 ساڵ سپاس بۆ خوا وریابە خوشکە زاکات خوشکەکەت برازاکەت هەموو دوعات لێکە وریابە ئەی زاڵمی عەرز خۆر جا تۆ عەرزێکی ئەو دەشتە کاولە تۆ ئەوەنە زاڵمی داگیرت کردووە ئەگەر بەیانی بیرە نەوت و بلۆکە پارە بێتە بەردەستە بێت چۆن بی وەڵڵا بێ بڕێ ڕەحمە لە کفن دەست وەڵڵا لەوان خراپتری وەڵڵا لەوان دەستری وەڵڵا لەوان گەندەڵتری ئەوان دەستیان لێ بشۆرە بەڵام تۆش لەگەڵا فەرقت چییە ئەوە دەسەڵاتەیە عەرزێکی وشک و بێکەڵک داگیرەکەی ئەگەر دەسەڵاتت هەبێ بەخوا خراپتری شەبی لەوانە کە تۆ زەمیان دەکەی و بە گەندەڵیان دەزانی بۆیە ئاگاداری خۆت دوعات لێ بکە مەزلوم زۆر خەتەرە